لا هەرچێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەم شەو باسی دوو پرسی دیاریکراوەکەم هەردووکیان پەیوەندیان بە کوردەوە هەیە ئەوەی یەکەمیان کورد لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان و پەیوەست بە پەیوەندیەکانی ئێمە ئەولێر و بەغداد کە دوو جارە هەستەکرێ یان دووبارە هەستەکرێ جۆرێک لە ئاڵنگاری و گرفت بۆ پەیوەندیەکانی نێوانمان دروست بۆتەوە ئەمە هەر هەبوون ڕاستیەکەی هەموو جارێگە چینە ساڵی نوێوە باس لە چارەسەرکردنی گرفتەکانەکرێ بە تایبەت لە چوارچێوەی پرس و گرفتە داراییەکان و سامانی سروشتی لەو کاتەوەی کە بودجە سێ ساڵیەکە لە عێراق پەسەند کراوە هەمووان پێیان وابوو کە ئەکرێ گرفتەکان بەرەو چارەسەر بڕۆن بڕیارەکەی دادگای فیدرالیش بە هەمان شێوە تایبەت بە پرسی موچە و نەوت ساڵی ڕابردوو مانگی دوو بووە زۆرینە پێشوازیان لێکردوە پێیان وا بۆ کرێ گرفتەکان چارەسەرکە بەڵام بەڕاستی 2024مان بە گرفتەوە لەگەڵ بەغدا بەڕێکرد 2025 دەستی پێکرد و دەستی پێ نەکرد بە هەمان شێوە گرفتەکان لەگەڵ عێراقم گرفتەدارەیەکان بەردەوامن هەم گرفتەکانی تایبەت بە نەوت و وزە و سامانی سروشتی ڕاستیەکەی پرسی سامانی سروشتی کەرکووکیش نەوت و غازی کەرکووکیشی هاتە سەر دوای سەردانەکەی سوودانی بۆ بەریتانیا زانی هەموو ئەمانەوەمان لێکا کە بپرسین بەڕاستی پرۆسی سیاسی لە عێراق پەیوەست بە ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو قەوارێکی فیدرالی دەستوری و پەیوەست بە خودی شیعەکانیش ڕاستیەکەی دەکرێت ئاوا بەردەوام بێ یان پێویستی بە جۆرێک بە خۆداچوونەوە هەیە لەلایەن هەموو ئەوانەوە کە بەشدارن لە پرۆسە سیاسیەکەیە چونکە ڕاستیەکەی کەس نییە گلەیی نەبێ کەس نییە بۆڵە بۆڵنەکە هەمووی با بڵێن یەکتری تۆمەتبارەکە بۆی کە هۆکارن بۆ گرفتەکان بۆ کێشەکان چارەسەریش پێ دەچێت دیار بێ لە ڕوە یاسایی و دەستوری و قانونیەکەیەوە بەڵام گرفتەکان زیاتر گرفتە سیاسیەکان بن تێگەیشتنە سیاسیەکان بنوان کردبێ هەم گرفتانە بەردەوام بن ئەمە تەوەری یەکەمەمە بێ لەگەڵ پەرلەمانتارێکی پێشووی کورد لە بەغداد بووە بە ئەزمونێکی زۆر باشی لەسەر ئەم پرسە هەیە لەگەڵ ئەوە گفتوگویەکەم ئەوەی دووەمیش تەوری دووەم پەیوەستێکم بە با بڵێن یەکێتی ناوتەوەیی و دەستگیرۆیی کورد لە نێو خۆیانە بە تایبەت بۆ دۆخی ئێستای ڕۆژاوای کوردستان ئێمە دوێنێ لە یادی دە ساڵی ڕزگارکردنی کۆبانیا بووینە چوارچەوەی شەڕی داعش گەلە کۆمەکەی داعش تورکیا گەروای ناو بنێم دەرهەق بە کۆبانێ دوێنێ 10 ساڵ بەسەر ڕزگارکردنی کۆبانێ و ئاشکاندنی ئەو گەلە کۆمەکەیە بە دڵنیاییەوە تێپەڕی لەو نێوەندەیە دەستگیرۆیەکی کوردستانیانە لە باشووری کوردستان و لە پارچەکانی دیکەی کوردستانی شەو بە دڵنیاییەوە بۆ ڕۆژاوای کوردستان و بە دیاریکراوی بۆ کۆبانێ هەبوو ئێستاش دۆخی ڕۆژاوای کوردستان بە هەمان شێوە لە دۆخێکایە لە ڕووی سەربازی و سیاسیەوە کە پێویستی بەم دەستگیرۆیە با بڵێن کوردانەیە هەیە و پێویستی بەیەکێتی نەتەوەی کوردی و کوردستانی هەیە ئەمەشیان لەگەڵ میوانێکی دیکەیە گفتوگۆکەمە چمە سەر تەوەری یەکەم پەیوەندیەکانی ئێمە و بەغداد کاکاوم لەگەڵا بێکاو محەممەد پەرلەمانتاری پێشووتری عێراق کاکاو سڵاوت لێبێ هیوادارم باش بی پێشووتر پێشوو لە بەرەوەی لە پێشوش بووم دەورەی پێشتریش دەورەی سێم و چوارم ڕوونە بەخێربی خۆشەو بینمەوە هەست ناکەی دووبارەوە خەریکە لەگەڵ بەغدایەکەوینەوە جۆرێک لە مشتوم ڕوو گفتوگۆ و بێنەوە بەردە تایبەت بە پرسە دیاریکراوەکانی دارایی نەوت هەندێک جار پرسە سیاسیەکانیشی دێتەوە سەر و چوینەتەوە وەڵامکاری وەکو ئەوەی کە چەند ساڵە ڕاستیەکەی هیچ شتێکی وە نە لە گفتوگۆی سیاسی نە لە گفتوگۆی ئابووری و دارایی نەپرسی سامانی سروشتی لەگەڵ ئێمە و بەغدایە هیچ نەگوزەرابێ وەڵات لە ڕاستیدا ئێمە بەردەوام ئەم کێشانە خۆیان دووبارە دەکەنەوە چەند ساڵە با بڵێن لە 2000 و کۆتایی 2013 و بیدایەتی 2014 تا ئێستاشی لەگەڵ بێ ئەم کێشانە کە پەیوەندیان بە زیاتر بە موچە و بە شەبوجێ هەرێمی کوردستانەوە هەیە خۆیان بەرهەم دێنەوە من بۆ خۆم پێم وایە کە گرفتی هەرە سەرەکی لەوەدایە کە لە هەرێم هەندێک هێزی سیاسی هەن تا ئێستاشی لەگەڵبی وەکو بەشێک لە عێراق وەکو ئەو پرسانەی کە دێنە پێشەوە لەگەڵ بەغدا لە چوارچێوەی دەستور مامەڵە لەگەڵ پرسەکان ناکەن هێندەی خەیاڵ و خەیاڵدانیان لای هەندێک دەوڵەتی ئیقلیمیە یان پاڵنەر و پشتیوانیان یان ڕێنیشاندەر و ڕێنماییکەریان ئەوانن کە لە دەرەوەی سنوورەکانی عێراقەوە هانیان دەدان
بەلاڕێیاندا دەبن و پرۆژە و بەرنامەی هاوبەشیان هەیە بێکەوە. ئەمە یەکێک لە سەبەبەکانە کە تۆ خۆت یەکلا نەکرد بێتەوە سەرڕای ئەوەی لە دوای ڕیفراندۆم و شکستی ڕیفراندۆم و ئەو لێکەوتانی لە ڕیفراندۆم کەوتەوە تا ئێستاش لەگەڵبی ئەم مێنتالیتیە لە لای هەندێک لایانی سیاسی هەرماوە بۆیە هەمیشە کێشەکان نانەوێت بخەنە سەر سکە ڕاستەقینەکەی خۆی، هەمیشە ئاڵۆسکاندن دێتە پێشەوە، هەمیشە کێشەکان دووبارە دەبنەوە. ئەوی تریان من بۆ خۆم پێم وایە ئەو هێزە سیاسیانە بە تایبەتی ژەوانی لەدەسەڵاتن هێندەی بیرکردنەوەیان بەلای مەسلەی دەستکەوتی پارە و چەندیان بۆ دەمێنێتەوە و چەندیان دەست دەکەوێت، هێندە بیرکردنەوەیکی نەتەوەی و نیشتیمانیان نییە بۆ پرسەکان. نمونەی زەقی ئەوەیە کە خۆتان دەزانن کەرکووک کە با بڵێن یەکێک لایەنێک دەڵێ دڵی کوردستانە ئەوتر دەڵێ قودسی کوردستانە، لە ماوەی لە دوای 2014 تا 2017 لە دەست هێزە کوردەکان بوو. هیچ شتێکیان خزمەتێکی ئەو شاریان نەکرد، تەنها نەوتەکەیان بە تاڵان دەفرۆشت بەبێ ئەوەی بتوانن سەرڕای نەوتی هەرێم و نەوتی کەرکووکیش موچەی خەڵکی هەرێمی کوردستان دابین بکەن و ئەو گرفتە چارەسەر بکەن بۆ ئەوەی چاوێن لە دەستی بەغدا نەبێت. لەم ماوەیەش ئەوەی خۆت ئیشارەت پێدا لە پێشەچێکە کە سوودانی چوو بۆ بەریتانیا و ڕێکەوتنی لەگەڵ BP و ئەوانە ئیمزا کردووە بۆ نەوتی کەرکووک و ناوچانە. ڕاستە و خۆش شەو درەنگ حکوومەتی هەرێم بەیاننامەی دەرکرد لەسەر ئەوەی کە ئەمە دەبێ مشتەرەک بێ. یعنی هەچی کێشەیەک هەیە کە پەیوەندی بە نەتەوە و نیشتیمان و خەڵکی ئەو ناوچانەوە هەیە لە ڕاستیدا ئەم هێزانە ناجوڵێنێ. ئەوەی دەیانجوڵێنێ چەند دەستکەوت و پارە لەو شوێنە دەست دەکەوێت و چۆن بتوانن بەشدار بن تێدا ئەگەر خۆیان کۆنتڕۆلی تەواوی نەکەن. لەگەڵ بەغداش بە هەمان شێوە، یعنی تا ئێستا ئەو کێشانە کە من بۆ خۆم پێم وایە ڕاستەڕێکەی زۆر ڕوون و ئاشکرایە بە پێی بڕیاری دادگای فیدرالی، بە پێی یاسای موازنە، بە پێی هەموو اتفاقاتی سیاسی و کۆبنەوانەی کراوە کە دەبێ تەوتین بکرێ، موچەی هەرێمی کوردستان تەوتین بکرێ. یعنی بەبێ ئەوەی سەرئێشە نەبووە خۆت و نەبووە بەغدا و نەبووە خەڵک دروستکەی، ڕاستەڕێکە ئەوەیە ئەم هەموو مانجێک ئەم لیستە دەنێرن وەڵا ئەمەیان زیاد کراوە، ئەمەیان خەلل لە داتاکان هەیە و ئێستاشی لەگەڵ بێ وەفدێک لە بەغداوە هاتووە و ئێستاکەوە بۆ موچەی مانجیەک و داتاکانی فەرمانبەران کێشە هەیە. تەوتینکردنی موچە بە پێی بڕیارەکەی دادگای فیدرالی لەو بانقانەی دەرەوەی هەرێم سەر بە عێراقن و معتەرەفن لەلایەن بانکی ناوەندیەوە چارەسەرەکەی کاکاوە ئەمە لەبارەی هەندێک پرسی دیاریکراوی داراییەوە کە موشە یەکێکیانە لەو پرسە داراییانە. طبعاً گرنگە، زۆر گرنگە، بەڵام لەسەر ئەوە پرسی دیکەی دارایی هەن و پرسی نەوت و سوتەمەنی و سامانی سروشتی هەن، هەندێک ڕەهەندی سیاسی دەسەڵاتی فیدرالی و دەسەڵاتی هەرێمەکان هەن. هەموو ئەمانە بەردەوام لە بینی ئێمە و بەغدایە گفتوگۆی لەبارەوە کرێوە دەستور ئەمانە یەکلایی کردوتەوە. تێگەشتنە سیاسیەکان و ئەوەی ئەگەر بڵێن وەکو عرفی سیاسی عێراقیش لە چوارچەوەی تەوافقا باسی بکەین، یعنی بەنزیکەی ئەمانە هەمووی دەست و پەنجیان لەگەڵا نەرم کرا و دەمێکە ئێمە لەگەڵ عێراقیەکانە لەو چوارچەوەیە سیاسەتەکەین مەسلەی تەوافق سازان چۆنێتی با بڵێن دابشکردنی هەموو ئەوەی کە هەیە. بۆچی لەسەر ئاستە باڵاکە ڕاستیەکەی ئێمە دەستور نەیتوانیوە ئەم پرسانەمان بۆ یەکلایی بکاتەوە؟ خۆ لەبارەی بۆ نمونە سامانی سروشتی و ڕوونە ئەبێت چۆن بێ و چۆن نەبێ. مادەی 110 ڕوونی کردوێتەوە دەسەڵاتە حەسریەکانی حکومەتی فیدرالی بەغداد چییە، وانەی دیکە کاگەڕێتەوە بۆ هەرێم و پارێزگاکان ئەبێت چی بێ کە ئەم شتانە ئاوا ڕوونن و دەستور یەکلایی کردوونەتەوە. ڕێکەوتنە سیاسیەکانیش بە دڵنیاییەوە خۆیان کردویانە، کورد و عەرەب پێکەوەیکەن، کورد و شیعە پێکەوەیکەن. بۆچی ئەمان هەر ئاو دووبارە بنەوە؟ تێکەڵ بە پرسە سیاسیەکانەکرێن، تێکەڵ بە تێگەشتنە سیاسیەکانەکرێن. یەک پرسی دیکە زۆر بەپەراڵێم باسی ڕیفراندۆمت کردەوە و باجەکەیماندا عێراق قسەی خۆی کرێمەش قسەی خۆمانمان کرد چوینەوە لەگەڵ عێراقە دووبارە تێ هەڵچوینەوانێ وەکو هەرێمێکی فیدرالی و عێراقیەکانیش لەلایەن وڵاتانی ترەوە دنادرێنەوە نییە شیعەکان تەنها ئێمە بین بۆ نمونە تورکیا هانی پارتی و ئێران هانی یەکێتی با هەر ئەوەندەی خۆ عێراقیەکانی شیعەکانیش لەلایەن ئێرانەوە هاندەدرێن چوزانمە جوڵێنرێن بۆ هەندێک پرسی دیاری کراو. ئەزانی چی ئێمە ساحب کێشەکەین، ینی کێشە لە هەرێم تا تۆ بزانە
هەرێمی کوردستان لە هەموو ڕێکەوە ئەم ئیدارەیە ئەم حکومڕانیە کە هەیە گرفتی گەورەی بۆ دروست بووە ڕۆژ بە ڕۆژ دۆخی ئابووری دۆخی سیاسی دۆخی ئەمنی دۆخی پەیوەندەکانی لە پاشەکشە و لە خراپەوە بۆ خراپتر چووە تۆ حکومەتێکیت بەرپرسیارەتی ئەوەت هەیە کە ژیانی ئەو خەڵکە چاک بکەیت دۆخی ئەو خەڵکە چاک بکەیت لەسەر تۆ ئەوەیە کە ئیتر دەبێ خۆت یەکلا بکەیتەوە بڵێ لە چوارچەوەی عێراقدا لە چوارچەوەی دەستوردا ئێمە ئەم کێشانە دەبێت چارەسەر بکەین ئەوەی پەیوەندی بە مەسلەی نەوت و غاز و ئەوانەوە هەیە ئەمە مادەی 11 و 112 دەستور زۆر بەڕوونی یەکلای کردوێتەوە من خۆم ئەندامی لیژنەی نەوت و وزە بووم لە پەرلەمانی عێراق لە دەورەی سێم زۆر وردەکاریمان لابوو یعنی هەم ئەو پرۆژەی یاسا پێشنیارە یاسا لەبارەی دەرچوونی یاسای نەوت و غاز پێشتر لە ساڵەکانی 2007 و 8 و 11 ئەوانە هاتبوونە پێشەوە لە کاتی ئێمە دیسانەوە باسکرا لەم خولێ ئەم جارەش و لە حکوومەتەکەی سوودانی ژێچێک لە بەرنامەکان و اتفاقەکانەوە بوو دیسان بۆ پرۆژەی نەوت و غاز ناکرێت ئەوەندەی من ئەوەندەی کە لەناو هینی دژنەی نەوت و غاز بوو مەوردەکاریەکان ئاگدار بوو بە وەفد هاتین لەگەڵ لیژنەی باڵای نەوت و ئابووری لە هەرێمی کوردستان دانیشتین لەگەڵ سەرۆکی حکوومەتکە و بارزانی بوو وەکو وەفدی با بڵێن پەرلەمانی عێراق لیژنەی نەوت و غاز لەگەڵ عێراقیەکان دانیشتین لە ڕاستیدا ئەوە من بە سەراحەت دەیڵێم بۆم ڕوون بووە کە کێشەکە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی هەمیشە گرفت دروست دەکە بۆ ئەوەی یاساکە دەرنەچێت ڕێک و ڕاز ڕۆژێکیان لە کۆبوونەوە سەرۆکی حکوومەت پێی گوتی برادەرینە ئەندامانی کورد لە پەرلەمانی عێراق تا پێتان دەکرێت ڕێگەلەوە بگرن کە یاساکە دەربچێت نەبوونی حکوومەت هێرەمی کوردستان بەڵێ گوتی لەبەرەوەی نەبوونی یاسا لە خزمەتی ئێمەیە هەتا دۆخەکە وای دەستورەمە یەکلای نەکردوێتەوە پرسیینەوت و سوتەمەنی ئەوەی تایبەتە بارێمی کوردستان چۆن مامەڵی دەبێ مشترک بێ باشە مشترک ساڵی 2014 تا 2000 هەتا دەرچوونی بڕیارەکەی دادگای پاریس هەر لە دەست حکوومەتی هەرێم بووە عێراق دەستی لە هیچی داها بوو تەنانەتی کەرکوچش لە دەستخوایان نەبوو تا 2007 ئەمە کەی علاقی بە دەستورەوە هەیە کەی ئەمە کارێکی دەستوری بووە کە کردوێتی سەرڕای ئەوەش چاوپۆشی لێکرا مەجای ئەوەی هەبوو کە حکوومەتی هەرێم سەرکەوتوو بێ لەوەی کە ناوی لێ نابوو بڵێن سەر بەخۆ فرۆشتنی نەوت بەڵام سەرکەوتوو نەبوو لەبەر ئەوەی کە وەکو باسم کرد بیرکردنەوەیان لای ئەوەیە چەندیان پارە دەست دەکەوێت نەک چەند خزمەتی خەڵک دەکەن چەند حکومڕانیشە ڕەشید بنیاد دەنێن چەند ژێرخانێکی ئابووری پتە دروست دەکەن هەموو هەمیان لەگەڵەوە بوو جگەلەوە لە دەستور ئەوان بۆ لەگەڵ عێراق هەتا ئێستا ناگەنن ئەنجام دەستور هەیە چوارچێوەی داناوە مادەکان دیاری کراوە فەرمون یاسای نەوت و غاز دەربکەن بۆ دەتوانن لە ماوەی شەو ڕۆژێکدا ئیتفاقێکی 50 ساڵی لەگەڵ تورکیا بکەن لە هەموو مەسەلەکان یەکلا بکەنەوە ئامادە بن ئەو نەوتە بە تاڵان بفرۆشن یەک دنیا پارە بدەن بە کرێی گواستنەوە کرێی بۆڕێکان کری کۆمپانیەکانی تورکیا بۆ ئەنجا لە ژێر ئەوەش لە چوارچێوەی ئەوەش ئیتفاقاتی ئەمنی بکەن بۆ دژایەتیکردنی ئەم کوردی ئەم پارچە ئەو پارچە بەڵام لەگەڵ عێراق کە بەشێکین لە وڵاتان نانێ بگەنە نەتیجەیەک نانێت ئەم مەسەلانەیەک لا بکەنەوە کە پرسێکی زۆر ئاسانە ئێستا لە چوارچێ و فشارانەی کە با بڵێن هاتوۆتە بەردەم کورد لە هەرێمی کوردستان تایبەت بە نەوت و سوتەمەنی بۆ نمونە بڕیارەکەی دادگای فیدرالیە بڕیارەکەی با بڵێن پێش ئەو محکمەی پاریسە هەموو ئەمانەوە کە ئیتر ڕاستیەکەی ئێمە وکو ئەو کاتکە نێچیروان بارزانی بە ئێوەی تووە ڕاستیەکەی هەوڵ بن یاساکە دەرنەچێ لە خزمەتی ئێمایە ئەم بێ قانونیە دۆخەکەی ئێستا ئەوەی کە تۆی بینی وا لە هەرێمی کوردستانەکە بە پێچەوانەوە ئێستا ئەم هەوڵ بە یان بیەوێ یاسای نەوت و غاز دەربچێ بۆەوەی پرسەکان دووبارە ئێستاکە با بڵێن انقلب السحر على الساحر وەکو دەڵێ ینی ئینەکە هەڵگەڕاوەتەوە هاوچێشەکە جاران یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان هەبوو بەناو یاسایەک بوو بە حساب لە چوارچێوەی ئەو یاسایە نەوت بەرهەم دەهێن و دەفرۆشن و دوایش بوو یاساکەی کە بۆ نمونەهی سندوقی داهاتە نەوتەکان هەر جێبەجیان نەکرد بە تا ئێستاشی لەگەڵ بێ کە ئەمە بەشێک لە شەفافیەت و با بڵێن دامەزراوەیکردنی کەرتەکەی با بڵێن پەسەند دەکرد زامن دەکرد ئەمە ئەو کاتە ئەو ئاوا بوو
نەوت لە بەردەستی هەرێمی کوردستان بوو لەگەڵ تورکیا اتفاقی درێژە پێدەدا لە ڕێگەی جێهانەوە دەیفرۆش بەڵام ئەمەیان نەکرد ئەو کاتە لەگەڵ عێراق کە پێگەیەکی بەهێزی هەبوو ئەو کاتە هەرێمی کوردستان دوای ئەوەی بڕیارەکەی دادگای پاریس دەرچوو نەوت وەستێنرا دوای ئەوەی بڕیارەکەی دادگای فدرالی دەرچوو کە موچە دەبێت لە ڕێگەی بەغداوە دابین بکرێت ئێستا کە دایانوێ ئەوە بکەن یەکێکیانەوەیە کە دایانوێ یاسای نەوت و غاز دەربچێت بەڵام لە پێگەیەکی لاوازەوە ئێستا بێگومان عێراقیش سیاست دەکات هێزە عێراقیەکان حکوومەتی عێراقیش ئەوانیش ئێستا کە لە پێگەیەکی بەهێزترەوە سبەی بێتە پێشەوە ئەم مۆزوعە شروعی زیاتر لەسەر لەوردکردنەوەی مادەی 11 من بێگومانم لەوەی کە قەت ئەوەی بۆ ناچێتە سەر کە پێش بڕیاری دادگای فدرالی و بڕیاری دادگای پاریس دەقە دەستوریەکار هەمان دەقی دەستوریەمان دەقی دەستور کە دەیکەیتە یاسا بێگومان لەسەر مێزی مفاوەزات لایەنی بەهێز دەتوانێت تەفسیرێکی وای بۆ بکە وای بیسەپێنێ کە لە مەسلحەتی خۆی بێ زیاتر من ناڵێم هیچ حسابێک بۆ هەرێم نایکەن کە ناتوانن ئەوە بکەن لەبەرەوەی لە دەستور هەندێشتی ڕوون و وازەحە دەبێ بە مەسەرەن بەرهەمهێنان و دەرهێنانی نەوت و فرۆشتن و ئەوانە مشترک بێ و فرۆشتنەکەی لە ڕێگەی عێراقەوە بێ داهاتەکەشی بگەڕێتەوە بووە بەڵام ئەوەی کە ئێستا کە باز دەکرێ و کە دایانوێ با بڵێن یاسێنەوت و غاز دەربچێت کەم پێم وانە لەم ئەم حکوومەتەش کۆتایی دێ ئەم دەورەی پەرلەمانیش کۆتایی دێ ئەم یاسایە هەر دەرناچێت لە پێگەیەکی لاوازەوە دەبێ هەرێمی کوردستان خۆزگا ئەوانەی کە پێشتر کە پێش دادگای فیدرالی بڕیار دادگای فیدرالی ئەو هەنگاوانەی بنابم پێم وایە باشتر باشە جا ئەم قسانی ئێوە کاکاوە ڕاستیەکەی من پێم خۆش بوو کردت ئەوەی کە بەغداد لە دوای بڕیارەکەی لە دوای ریفراندۆم ڕاستیەکەی تر هەندێک ڕفتاری دیاریکراوان بینی لە دوای بڕیارەکەی محکەمەی دادگای پاریس هەندێک پرسی دیکەمان بینی بە دڵنیاییەوە لە کوردستانیش ئیتر لەو بارەیەوە دەنگێک هەیە ئەڵێ لە عێراق تێگەیشتێکی مرکزی دروست بۆتەوە و هیچی وا بە هەرێمی کوردستان ڕەوا نابینێ لە چوارچەوەی هەرێمێکی فیدرالیە لە چوارچەوەی وڵاتێکی فیدرالی عێراقی فیدرالیە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانە ناکرێ و ئەگەر ئاوا بێ ڕاستیەکەی بەغداژستا بە حکمی ئەوەی پرسەکان لە خزمەتی خۆیان لە بەرژەوەندی خۆی بە هاوکێشەی هێز یەکلایی بۆتەوە بەو شێوەیە مامەڵە بکە کاتە و ئەو تێگەیشتنە ڕاستەکەڵێن تێگەیشتێکی مرکزی لە بەغاوە دروست بۆتەوە و ئەوەش گرفتە سەرەکیەکەیە بە دڵنیایی ئەزانی لە دەمێکە لە عێراق لە ناوناوەندە سیاسیەکان لە ناوناوەندە میدیایەکان ناوەندە با بڵێن ئەوانەی کە وەکو think tanks ئیش دەکەن و بە حساب فکر بەرهەم دەهێنن باز دەوە دەکرێت کە ئێمە پێویستمان بە حکوومەتێکی مرکزی هەیە و پێویستمان بە سیستمێکی سەرۆکایەتی هەیە بۆچی گەیشتوونەتە و قەناعەتە لەبەر کۆمەڵێک لەو کێشانەی کە لەگەڵ هەرێم هەیە طبعاً خۆتان دەزانن ینی عێراق و مێژووی عێراق و بیرکردنەوەی دەسەڵاتدارانی عێراق لە ڕابرد و دواتچۆن بووە و ئەوەی کە قبوڵیان کرد فیدرالی ئێمە دەبێ خوێندنەوەمان بۆ هەمووی هەبێ ینی ئەوەی لە عێراق لە ساڵی 2003 لە دوای ڕوخانی سەدام و لە دەستوری 2005 کە قبول کراوە کە بە حساب عێراق دەوڵەتێکی فیدرالیە دەوڵەتە فیدرالیەکە تەواو نییە ینی مەشلولە لەبەرەوەی یەک هەرێم هەیە و ئەنجومەنی ئیتحادیە هەتا ئێستا نەمەزراوە کە باوڵێن پەرلەمان ببێ بە دوو ژوور کۆمەڵێک لەو شتانە ئەمە یەکێکە لەو شتانەی ئەو فکرە لە بەغدا هەمیشە حزوری هەیە بە ڕێگە لەوە دەگرێت کە تۆ ئەو یاسایانە دەربکەی ئەو دامەزراوانەیە دروست بکەی و هەرێمی تر لە عێراقدا دروست بکرێت بۆ عەرەبی عێراق بە سونە و بە شیعەوە ئاوا بیر دەکەنەوە دڵێن کاکە ئێمە لە 2003 کە هاتین با بڵێن ئەمریکا و وڵاتانی تر هاوکار بوون لەوەی سەدام ڕووخا ئێمە هاتینە سەر دۆخێکی حازر کە هەرێمی کوردستان واقعێک بوونی هەبوو لەبەرەوە ئێمە ئەوانیش داوای فیدرالیان دەکرد ئێمە قبولمان بوو کە لە دەستور ئەوە جێ بکەینەوە بەڵام ئێمە ئامادەنین بۆ هەموو عێراق دەوڵەتێکی فیدرالی دروست ببێ ئەمە هەتا لە مەسلەی ئەو شتانی کە چاوپۆشی لێ دەکرا لە دەرەوەی دەستور و بەشتی بە هەنگاوی نادەستوری حساب دەکرا بۆ نمونە لە جیاتی ئەوەی لە هیچ وڵاتێکدا نییە دوو فەرماندەی هێزی چەکدار هەبێ لە عێراق هەبووە دەستور کە ڕێگەی نەداوە لە عێراق هەبووە هەم سەرۆک وەزیرانی عێراق فەرماندەی هێزی چەکدارەکانە هەم سەرۆکی هەرێم فەرماندەی هێزی پێشمەرگەیە هێزی چەکدارەکان
لە ڕووی پەیوەندی دیبلۆماسیەوە مەسەرەن نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بە پێی دەستور نابێت نوێنەرایەتی هەبێت دەبێت لە چوارچێوەی سەفارەتەکان لە هی عێراق نوێنەرایەتی و هین لە ناو ئەو سەفارەتانە هەبێت ئێستا بۆ ئەم پەیوەندی نێودەوڵەتی لە ڕووی فرۆشتنی نەوت ڕوونە لە هەموو بۆ سیاست بۆ عیلاقات بۆ هێزی ئەمنی و پێشمەرگە و سوپا و نازام چی بۆ وزە بۆ دارایی بۆ هەموو ئەمانە دوجار دوو تێگەیشتن هەیە بە یەکلای بینەوە یان ئەوە تا دەستور جێبەجێەکەی یا ئەوە تا من تێگەیشتنە سیاسەکەی خۆم و تۆش تێگەیشتنە سیاسەکەی خۆت بەردەوام لەم بێنەوە بەردەیە ئەبین ئەمە ئەکرێ ئەمە ناکرێت ئەجا من ئەگەر بۆی بمبورە قسەکەم تەواوکەم ینی ئەمە پێشتر لەبەرەوەی هەرێمی کوردستان لە دۆخێکی باشتر بوو بەهێزتر بوو لەوەی ئێستا لە هەموو ڕێکەوە پشتیوانی نێودەوڵەتی و بۆیە چوەسەر شەڕی داعش سەبەبێکی ئەساسی بوو لەوەی کە دۆخی هەرێمی کوردستان وەک خۆی بمێنێتەوە هێزە نێودەوڵەتەکان پشتیوانی بکەن و پشتیوانی هێزی پێشمەرگە بکەن کۆمەڵێک لەو شتانە ئەم برادرانی ئێمە لە حکوومەتی هەرێمیان با بڵێن لە حزب دەسەڵاتدارەکان یعنی کەوتبوونە ینی غرورێتێکی سەیرەوە پێیان وا سەرۆک وەزیرانی وڵاتان کە دەهاتن سەردانی هەولێریان دەکرد و سەردانی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و ئەم مەسئول ئەو مەسئولیان دەکرد پەرشی سووریان بۆ ڕادەخستن پێیان وابوو ئەمە لەبەر چاوی و ڕەشی ئەوانە ئەمە پەیوەندی بە دۆخێکی تایبەت هەبوو کە سەردەمی هاتنی داعش بوو کە پێویستیان بۆ هێزی پێشمەرگە شەڕی داعش بکە پشتیوانیان بکەن و بە ئاشکرا ئێمە مەسەلەیەکێک لە دانیشتەکان لەگەڵ سەفیری ئەمریکا سلەیمانی نابوو ناوی یەکەمی نایەتەوە بیری ئەو کاتە لە بەغدا لەگەڵی دانیشتین باشکرا باسمان لەوە کە دەیش گوتیە من هیچ وازەحە ینی دۆخی هەرێمی کوردستان گەندەڵی نادامەزراوەی بێسەروبەری دوو زۆنی ئەوانەی هەیە بەڵام ئێمە بەلای ئێمەوە ئیستقرار گرنگە شەڕی داعش سەرکەوتوو بێ ناچارین تەعامل لەگەڵ ئەم هێزە دەسەڵاتدارانە بکەن کە ئێوە پێتان وایە هەرێمیان داوەشاندووە گەندەڵی زۆر هەیە ئاوا هەیە بەڵام ئێمە بەلای ئێمە ئیستقرار بەلای ئێمەوە گرنگە و شەڕی داعش سەرکەوتوو بین تێدا مەبەستم وایە ئەوان بەڵام کە شەڕی داعش نەماوە ئەو دۆخەی هەرێمی کوردستان لە پاشەکشەدا بوو مەسلەی سەر بەخۆ فرۆشتنەوت فەشەلی هێنا ڕیفراندۆمیان کرد هەموو ئەوانە هیچ حسابیان بۆ هێزە نێودەوڵەتەکان نەکرد هەموو ئەوانە وای کرد هەرێمی کوردستان لە پاشەکشەدا بێ عێراق ئەم جارە ئەوجا بیر لەوە بکاتەوە کە ئێمە پێشتر چاوپۆشیمان لە کۆمەڵی مەسلەی دەستوری کردووە دەبێت لەمەوە دوان نەیکەین وە ڕێگە لەوە بگرین ئێستا دۆخەکە بەو شێوەیە کە حکوومەتی هەرێم ناچارە ئێستا هەموو شێشەکەی لەوەدا کردبووتەوە کە شەڕ لەسەر موچێ ئەم مانگە و مانجی داهاتوو دەکات ئەمە بەڕاستی سەبەبەکەی بە شێوەیەکی ئەساسی بۆ سیاسەتی ناحەچیمانە نادوربینانەی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بێگومان ئێمە قسەمان لەسەر عێراق و بیرکردنەوە و چۆنیەتی سیاستکردن لە عێراق چۆنە لە بەدرێژایی تاریخ لە ساڵی 21ەوە تا ئێستا هەیە و دەزانین ئەوان چۆن بیر دەکەنەوە بەڵام تۆ خۆت هەندێک جار هەیە هیچ پەیوەندی بەوە نییە ینی بەغدا بۆ منە دەتوانی هێزی پێشمەرگەیەک بخەیتەوە علاقی بە بەغداوە نییە ڕوونە کاکاوە هەڵبژاردن دوانە خەیت علاقی بەوەغداوە نییە ئەوان ڕێگر نەبوون بۆ خۆت نەتکردو ئەم پێکەوە ژیانە باوای ناوبنین تخۆ ئەم پێکەوە ژیانەی بینی ئێمە و پێکاتەکانی دیکەی عێراق ئەم پرۆسە سیاسی لە 2023 دەستی پێکردووە و لە 2005 بە دەستوری کرا و چەند هەڵبژارنێکمان بەیەکەوە کردووە ئەکری ئاوا بەردەوام بێ یان بەڕاستی بێ دووبارە بکەوینەوە با بڵێن ئەلفوبای قسەکردن لەبارەی ئەوەی کە بەڕاستی ئێمە و ئێوە چۆنە بێ چۆن نەتوانین بەیەکەوە بژین ئەزانی چونکە لە ڕاستیدا سەقفی حیوار زۆر دابەزیوە ینی پێشتر ئمە خۆتان دەزانن حیوار لە بینی ینی من خەونی گەورە بینم کە پێم وایە هەرێمی کوردستانە بێ گفتوگۆ لەبارەی ئەوە بکاتەوە کە ئێمە و عێراقیەکان ناتوانین ئێستا هیچ ئەو گفتوگویانە نەماوە تۆ خۆت وەکو ڕۆژنامە نووسێگەکیت ملاحەزەت کردووە زۆر واضح ڕوونە ینی جاران بۆ نمونە لەسەر مەسەلەی مادەی 140 لەسەر مەسەلەی تەوافق لەسەر مەسەلەی چۆنێکی بڕیاردان لە عێراق و مەسەلەی پەیوەندی نێودەوڵەتیەکان تەنانەت حکوومەتە عێراقیەکان زۆربیان لەسەر دەستی سەرکردە کوردەکان دروست دەبوون و پێک دەهاتن لایەنە سیاسی عێراقیەکان کێشەکانیان لە ماڵی سەرکردە کوردەکانێکدا دەکردەوە ئێستا ئەوەندە کێشە پرسی کوردیان ئەوەندە بچوو کردەوە بەهۆی ئەو سیاستانی خۆیان وای لێهات ئێستا کە مەسەلەکە بێتە موچە لە ڕاستیدا لە هیچ وڵاتێک
بە هیچ شێوەیەک موچە نابێت و نەبووەتە چێشە و نابێت بێتە چێشە. ئەمەش وەکو پێم گوتی ڕاستەڕێەکەی زۆر سکەکەی وازەحە دەتوانرێت چارەسەر بکرێت ئەگەر نیازی چارەسەرکردن هەبێت. بێگومان جاران نیازەکە لە هەرێمی کوردستان وەکو وتت پێدەچوو لاواز بێ نەیانەویست بەڵام ئێستا نیازە عێراقیەکە خەریکە ئیتر پێچوان نابێتەوە زۆر بە کورتی کاتم زۆر کەم ماوە. یەک دوو جار باسی کشانەوە یان ئەو نییە بە ناڕاستەوخۆ باز لە ئەگەری کشانەوە لە پرۆسی سیاسی عێراق کراوە پێت وایە لە هەرێمی کوردستان دەست بۆ ئەو کارتابرێ یان نا بە تایبەت دەگەر سەیری دۆخی ناوچەکە بکەین بە کورتی وڵی بە کورتی هەرەوە دەڵێم یانەوە هیچ کارتێکی بەدەستەوە نییە کورد کە وەکو کارتی کشانەوە بەکاری بێنێ وەکو گوتم لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسیەوە پاشەکشەیەکی زۆری کردووە کارتەکە کارتێکی سوتاوە پێم وایە ئەمە شاندیسانەوە هەندێک هێزی ئیقلیمی ینی لە مێشتیان ناون کە بڕۆن ئەم باسی ئەم مەوزوع بکەن بەڵام دوایی خۆتان بۆتان ڕوونبووە کە گوتیان ئێمە باسی شتیوان ناکەین و سپاس دەکەم بەکاری ناهێن. سپاس دەکەم کاو محەممەد ئەندامی پێشووی پەرلەمانی دەستخۆش. لەگەڵ ما بندێ مۆلاتان لە تۆری دۆما پرسی یەکێتی نەتەوەی و کۆمەک دەستگیرۆی ڕۆژاوای کوردستان باسەکەم. دووبارە سڵاوتان لێبێ دوێنێ 10 ساڵ بەسەر ڕزگارکردنی کۆبانەیە تێپەڕی ڕزگارکردنی کۆبانێ لە دەستی با بڵێن پیلانگێڕیەکی یان هێرشەکانی داعش تورکیا بە دڵنیاییەوە لەو کات هەمومان بیرمانە دەستگیرۆیەکی باش لە باشووری کوردستانەوە بۆ ڕۆژاوای کوردستان هەبوو دەستگیرۆیەکە هەم مۆرکێکی قانونی یاسایی وەرگر لە پەرلەمانی کوردستانەوە هەم بە دڵنیاییەوە مۆرکێکی سەربازیشی هەبوو هێزی پێشمەرگە نێردرا و بەیەکەوە کوردی باشوور کوردی ڕۆژاوا لەگەڵ کوردی پارچەکانی دیکە بە دڵنیاییەوە پێکەوە توانیان هێرشەکانی داعش تورکیا بۆ سەر کۆبانێ بشکێنن و ئیتر لەوێوە وردە وردە بە هێرشەکانی داعش و فراوان بوونی داعش ڕاگیرا ئیتر تا کۆتایی پێهێنانی لە عێراق و لە سووریا. ئێستا لە ڕۆژاوای کوردستان دۆخێکی دیکە هەیە بەڵام ئەویش پڕ لە مەترسیە بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان هەم لە ڕووی سەربازیەوە کرێم مەترسی دیاری کراو لەسەر ڕۆژاوای کوردستانە بێ هێرشەکانی گروپە چەکدارەکانی نزیک بە تورکیا هەن کە شاراوە نییە بەشێکیان ڕاستیەکەی هەر پاشماوەکانی داعشن چوونەتە و گروپانەوە ڕێکخراونەتەوە و ئەو کاتچی ئەویسترا ئێستاش هەمان ئەویست هەیە لە ڕووی سیاسیشەوە لە با بڵێن دەست و پەنجە نەرمکردایە بۆ سووریایە کە هەمووان ئەیانەوێت سووریایەکی نوێ بێ و پێکاتەکان بەگشتی پێکەوە بتوانن پرۆسێکی سیاسیان حکومڕانیکی ئاوە سەر پێ بخەن هەمویان تایە بەشدار بن. من پرسی دەستگیرۆی یان یەکێتی نەتەوەیی کوردی و کوردستانی تایبەت بە دۆخی ڕۆژاوای کوردستان لەگەڵ دکتۆر ئەحمەد فاتح توێژەر و شرۆڤەکار گفتووە بکەم. دکتۆر سڵاوت لێبێ بەدارم زۆر زۆر باشبی لوتفت هەیە. منەزانم هەندێک وردەکاری تایبەت بە دەستگیرۆیەکەی 10 ساڵ لەمە پێش پێیتیا بووی ئاگات لێیە دێمە سەری بەڵام ئەمەوێ بە پرسە هەنووکەی یەکە ڕاستیەکەی دەست پێ بکەم ئەوی ڕۆژاوای کوردستان و دواتری ئەی بەستینەوە بە بەو دۆخەی کە ئەو کات گوزەرا و ئێستا ئەکرێ ئەتوانین چی بکەین. ئێمە هەرێمی کوردستانمان هەیە قەوارەیەکی سیاسی دەستوریدان پێدانراوە لە دۆخێکی لە ڕووی سیاسیەوە با بڵێین لە دۆخێکی ئێستاقامگیرتر یان باشترایە ئەتوانێت دەستگیرۆیەکی دیاریکراوی پارچەکانی دیکەی کوردستان بە تایبەت ڕۆژاوای کوردستان بکاکە لە دۆخێکی دیاریکراوایە گۆڕانکاریەکان لە سووریا ڕۆژاوای کوردستان مانگێک و 20 ئەوەندە ڕۆژە دەستی پێکردووە. لەو نێوەندەیە تۆ دەستگیرۆی ئەم جارە با بڵێن بەدەنگەوە چوونمان جا سیاسی بێ دیبلۆماسی بێ سەربازی بێ بۆ ڕۆژاوای کوردستان چۆنە بینی؟ بەڵێ زۆر پێکرێ زۆر سپاس کاکە سەبارەت بە ئەوەی کە دوێنێ یادی ڕزگارکردنی کۆبانی بوو هەر خۆی لە خۆیان ڕزگارکردنی کۆبانی ڕووداوێکی زۆر گەورە بوو یعنی هەر ڕووداوێکی ئاسانیش نەبوو بە تایبەتی تۆ لە سلێمانیەوە لە هەرێمی کوردستانەوە چەک بگوازیتەوە بۆ کۆبانی ئەم چەکەش نەک بە ڕێگەی پیادە بە ڕێگەی ئاسمانی
هەر لەو ساتەیە بڵێن دەنگۆی ئەوە هەبوو کە هێزی پێشمەرگەی کوردستان بچێتە کۆبانی و بەشداری ئەو شەڕە بکات و بەڵام بەداخەوە خۆتەزانین لەبەر چێشمە کێشی سیاسی و ئەمانە پەرلەماندانانیش پەرلەمان جەلسەکانی دواخست لەو کاتەیە کاگلاهور ئەتر هەوڵەکانی خۆی سەر کردەوە بۆی زیاتر قەناعەت بە ئەمریکیەکان بێنێ کامە ئەم شەڕی کە هەیە لە کۆبانی شەڕی دژ بە تیرۆرە شەڕێک نییە شەڕێکی تربێتوانە ئەمە شەڕی دژ بە تیرۆرە ئەمریکیەکانیش لە هەر شوێنێک بن بەشداری شەڕی دژ بە تیرۆرەکەن بۆیە بە جۆرێک لە جۆرەکان کاگلاهور توانی قەناعەت بە ئەمریکیەکان بکە کە یارمەتی دەریان بن بۆ ئەوەی چەک و کەلوپەلی خۆراک و پزیشکی و ئەمانە لە ڕێی ئاسمانیەوە بگوازرێتەوە بۆ کۆبانی باشە یعنی خۆی خودی قەناعەت پێهێنانی ئەمریکیەکان لەوەی کە بەشدار بن لە شەڕی دژ بە تیرۆرە ئەم خاڵە خۆی لە خۆیان یعنی بوێریەشی هەبوو کاگلاهور کە چەکەکانی گەیاندا کۆبانی دوای ئەوە ئەتر پەرلەمانی کوردستان لە دانیشتەکانیان بڕیاری ئەوەی یا کە هێزی پێشمەرگەی کوردستان دەواازەکانی بۆ بکرێتەوە بەشداری شەڕی دژ بە تیرۆر یعنی پێش ئەوەی بەڵێ پێشمەرگە بگاتە ڕۆژاوای کوردستان چەک گەیشت بوو بەڵێ کاگلاهور لە ڕێی دۆستە ئەمریکیەکانەوە توانی چەک و خۆراک و کەلوپەلی لۆجستی و ئەوانە چێ نەیەهێشت بڕیاری با بڵێن ڕۆیشتنی کورد ڕۆشنی پێشمەرگە بە چەکیشەوە بۆ ڕۆژاوای کوردستان بۆ کۆبانێ سەر بگرێت مەسەلا چێشمەشێشی سیاسی و ئەو شتانەی ئەو سەردەمە بوو بۆچی یارمەتی دانی مەسەلەن کورد بۆ کوردی پارتێکی دیکە بێ بکەوێتە چوارچێوەی کێشە شێوەیەک لە شێوەکان ئەیانویست بچێتە چوارچێوەی قاڵبێکی ئەوەی کە پەرلەمان قەراری لێبا کۆدەنجێشی بۆ دروست بێت و ئەوانە بەڵام ئەم مەسلەی شەڕی دژ بە تیرۆر و قڕکردنی کورد و ئەوانە پێویستی یعنی پێویست بوو بێتە ئەمرێکی واقع پێویست بوو بێتە ئەوەی کە حەقیقەتێک و کورد لەم میحنەتی و لەم قڕان و لەم ئەنفال و شاڵا و شتە ڕزگاری دەخۆ مەفروزە دکتۆر کۆدەنگی بۆ پرسێکی ئاوە هەتا لە پەرلەمانی کوردستانیش بێت بە 5 دقیقە دروست آخر ئەوە بوو دوای ئەوەی کە ئەو چەکانە گەیشتنە کۆبانیەتر لە یەک ڕۆژە پەرلەمانی کوردستان دانیشت و بڕیاریە کە هێزی پێشمەرگەی کوردستان بەشداری بکە ئێوتت ئاسان نەبوو ئاسان نەبوو بۆچی چۆن ئاسان مەسەن ئاسان نەبوو بەوەی کە تۆ نزیک بووی تۆ لە ناو پرسەکان نبووی بۆی ئاسان نەبوو بەوەی کە تۆ بیت کۆمەڵێت چەک دەواازەکان داخراوە باشە یانی چۆنەی بیت وایان نا کاگلاهور ئەمە توانی لە ڕێگەی ئەوەی قەناعەت بە ئەمریکیەکان کاوەکو باسم کرد کام شەڕی دژ بە تیرۆرە یعنی بێ ضرورەتە ئەمان بەشداری بن لەو شەڕی دژ بە تیرۆرە باشە هەر لە دوای ئەوە مەسەن غرفەیەشی عملیات هاتە سلێمانی غرفەی عملیاتی مەسەلەن شەڕی دژ بە تیرۆر هاتە سلێمانی و بۆ چاودێری دۆخی شار بۆ ئەوەی کە لە کاتی پێویستە کە خەتەرێک کەوتە سەر شوێنێک لە شوێن بەشدار بوو لەو غرفەیە لەو ژووری عملیات ئەوە بە هەوڵی کاگلاهور دروست بوو ئەمریکیەکان و کاگلاهور و ئەوانە بەشدار با بڵێن قەنات پێنانی ئەمریکیەکان بۆی ئەم کارە بکەن ئەو ئاسانتر بوو لەوەی کۆدەنگیەکە لە ناو هەرێمی کوردستانە دروست بێ لەو بارەیەوە ئەمریکیەکان ئاسان هاتنە ژێربار بۆ ئەوەی ئەمە شەڕی لە پێشە ناهاتنە سەربار بەڵام دوایی ئەوە بۆچی آخر ئەمریکیەکان لێرە بوون ینی مەسەن ئەمە ئیشی ئەوان نەبوو ئەم چەکە بگوازنەوە ئەوێ بەڵام ئەمە سەرنجام ئەو مشتومڕە بوو یان ئەو گفتوگوۆیە بوو کە کاگلاهور لەگەڵیاکردن کە ئەم شەڕی دژ بە تیرۆرە شەڕێکی هین نییە شەڕێکی جیاوازترە لەو شەڕانەی کە هەیە ئەمە شەڕە دژ بە تیرۆرە باشە بۆیە یعنی ئەبێ ئەگەر ئێمە داعش لە سووریا تێک نەشێنین ئەم خەتەرا پەڕێتەوە بۆ پارچەکانی تریش ئەین لە زۆر دیداری تریشا مەسەلەن کاگلاهور هۆشداریەوە بەوەی کە شانە نووسەکانی داعش مەسەلەن لە وڵاتانی ڕۆژئاوایە لە وڵاتانی ترا خۆیان حەشارداوە باشە بۆیە لەسەر ئەو بەرمەبنایە هاتنە ژێرەوەی کە بەشدار بن لەوەی کە چەک و تەقەمەنی و مەوادی لۆجستی و خۆراک و ئەوانە بگوازنەوە باشە ئێستا ئێمە بەنزیکەی بۆ ڕۆژاوای کوردستان ئەگەر مەترسیە سەربازیەکەش
بە هەمان قەبارەی ئەوەی کاتی با بڵێن شەڕی داعش نەبێ بەڵام بە دڵنیاییەوە مەترسێکی سەربازی لە ڕۆژاوای کوردستان بوونی هەیە و هێزەکانی نزیک بە تورکیا هێرشەکان بۆ سەرناوچە دیاریکراوەکانی ڕۆژاوای کوردستان و پێویستیان بە جۆرێک لە دەستگیروی سەربازی و سیاسی و دیبلۆماسیش هەیە ڕاستیەکە لەو تۆ ئەزمموی 2000 با بڵێن 2014 بینیوە دەزانی چۆن بووە چۆن نەبوو بڕیاریە با بڵێن بڕیارە سیاسیە سەربازیەکان نەزانی چۆن قورس دروست ئەبوون لەو بارەوە و ئەکرێ ئێستش هەمان پرس بێ هێشتان هاوکێشە تێک ئەوانەی کە دژبەیەکەن چوزانم ئەم وڵات ئەوەیەوێ ئەو وڵات ئەوەیەوێ هەمویان هەن بەڵام لەو نێوەندەیە هەرێمی کوردستان هەر چاوی ئەوەی لەسرە کە چۆن ئەتوانێت دەستگیروی ڕۆژاوای کوردستان بکات لەو نێوەندەیە ئێستا ئێمە توانین چی بۆ ڕۆژاوای کوردستان بکەین وڵی ئەوەی ڕاستی بێ مەسەن ئەبینین کۆمەڵی دانیشتن کراوە لە بینی نوێنەرانی ڕۆژئاوا ڕۆژاوا مەسەن ئەنەکەسە و هێزەکانی سووریای دیموکرات و مەسەن مەزلوم عەبدی و لەگەڵ کاک مەسعود و ئەمانەیە دانیشتون باش ئەم شتانە هەنگاوێکی باشن بەڵام ئەمەی کە ئیمڕۆ هەیە توانم بڵێم درێژکراوی 2014 باشە ئەگەر 2014 مەسەن بە هەوڵی ئەوەی کە کۆبانی دروست بوو بۆ وردە وردە توانین بڵێن کانتۆنەکانی ڕۆژئاوا دروست بوو بەڵام ئیمڕۆ ینی پارێزگاریکردن لەمانە زۆر قورسە گۆڕانکاری لە ناوچەکەی ڕوویاوە تورکیا هێزێکی گەورەیە هاتوۆتە مەنتیقەکە باشە بۆیە کاک لاهوور یەک دوو پەیامیشی یاوتیە بێ پێدە خۆیان بن خۆیان سیاسەتی خۆیان بکەن هیچ هێزێکی دەرەوە هەژمونیان بەسەریانە نەبێ بۆ مەبەست چیە لە هێزی دەرەوە مەبەست پەکەکە بوو یان مەبەست هەموو ئەو هێزانەی کە مەسەرەن کاریگەریان لەسەر پێدە هەیە باشە بۆیە ئەشبینین کاک لاهوور یەک دوو دانیشتنی کردویان یەک دوو جەولەی کردووە بۆ دەرەوەی وڵات هەموو ئەم زەرورەتی کۆبانی و زەرورەتی بوونی کورد لە ڕۆژئاوای بۆ ڕوونکردوونەوە ئەین بە خۆشحاڵیشەوە توانین بڵین تا ڕادەیەکی باش ئەو وەزعانە گوێ لێ ژیراو بووە بەڵام ئەوەی ئەمێنێتەوە ئەبێ لە ناوچەکەی کاک ڕەنج بەڵانسی هێز بخوێنرێتەوە بە تایبەتی تورکیا هێزێکی گەورەی ناتوێ بە تایبەتی تورکیا لۆبیێکی گەورەی لە ئەمریکا هەیە باشە هەموو ئەمانە کاریگەری خۆیان هەیە بەڵام سەرنجام ئەوەی کە هەیە من ئاگادارم کاک لاهوور و جار سەفەری کردووە بۆ ئەمریکا لەگەڵ ناوەندەکانی بڕیارە لەگەڵ مەراکزی قەرارە لەوێ نامەوێت زیارڕوویم بۆ بکەیت باشە وەڵامی ڕاست و دروستم ئەوێ چی کراوە لەو بارەیەوە لاوشێخ جەنگی چووە بۆ ئەمریکام جاری ئەخیریش بۆ پرسی با بڵێن هینەکەی بەشێک لە سەردانەکەشی هەر بۆ ئەوە بوو پێم بڵێ چی کراوە ناڵێم بێ زیاد بێکەم بێ زیاد بێکەم لەگەڵ ئەوانەیە دانیشتن کراوە هەوڵی پارێزگاری ئەوان هەوڵی پارێزگاریکردنیان پێدراوە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئەبێ وەکو باسم کرد پێدە خۆی پێدە بێت خۆی شوناسی خۆی هەبێ هەڵگری شوناسی خۆی بێت نەک هەڵگری حزب و ئایدۆلۆژیایەکی تری بەسەرەوە بێت دەی لەو بارەوە خۆیان ڕوونکردنەوەیان ناوە دەڵێن مەسەلەن کۆمەڵێک گەریلای دیاریکراوی پارچەکانی دیکەی کوردستان یان کوردی پارچەکانی دیکەی کوردستان هەن مەزلوم عەبدی خۆی گوتی بە دڵنیاییەوە ئێمە با بڵێن بڕوای پێ ئەەکەین کە مەزلوم عەبدی قساکە ئەڵێ چەند سەد کەسێکن لە چوارچەوەی پرۆسە سیاسیەکە و بەڕێوەبردننی سیاسی و حکومڕانی ڕۆژاوای کوردستانە بەشدارن لەگەڵ چوارچەوە سەربازیەکەشا بەشدارن هەچ کاتێک لەگەڵ سووریا حاصل ئەبێ پێدە خۆی لەگەڵ ئەم بارودۆخە تازەیە بگونجێنێ کە هاتوۆتە ئاراوە خەریکن ئەبێ باشە مەشتێکی باشە ئەنی چەند دەست پێشخەریەکیان بۆ تورکیا کردووە بۆی نیگەرانی ئەمیەکانیان بڕەوێنەوانێ بەڵام باشە گفتوگۆکردن لەگەڵ خودی دیمەشقا گفتوگۆکردن لەگەڵ خودی دیمەشقا شتێکی باشە لەگەڵ ئەو هێزە کوردیانەی کە لەوێن ئەمانە هەنگاوێکی باش ئەوانە بەڵام بیریشمان نەچێت مەسەن وەکوتمە وڵاتانە خۆ پێیان خۆش نییە کورد بێ بە هیچ منیم ڕۆشتێکم هەیە بێ پارێزگاری لێ بکەم چۆن پارێزگاری لێ بکەمە بێ مەسەن لە ڕێی دۆستەکانمەوە لە دەروی وڵات لە ناوخۆ ئەبێ بەم شێوەی پارێزگاری لێ بکەم ئەگەر من هەر بێت و لەسەر عینادی و لەسەر کە لە ڕقی خۆم و ئەوانە بەردەوام بم
ترمبێکم کۆی ئەزمونونەکە تێک باشە باست لە دەست پێوەگرتن کرد و باست لە عینادیش کرد ئێمە تا چۆ لە ڕۆژاوای کوردستان دەست پێوە بگرین و ئتر لەکوایە ئەکرێ وەکو عینادی سیر بکرێ ئێستا من وەکو پێم وتی هەوڵەکانیان باشە دانیشتنیان کردو لە ناو خۆی یەکتریە مەسەڵەن ئامادەی مفاوەزاتن لەگەڵ دیمەشقا باشە بەڵام وەکو پێم وتی ئەم هێزانەی کە دەرەوە مەسەن دەوڵەتی سووریا کە ئێستا بڵێن ئەحمەد شەرۆ ئەوانە سەرۆکایەتیەکەن و دەوڵەتی تورکیا هەموو ئەوانە بەو ئاراستەیە زەخت دەکەن کە کورد چەکدانێ بەڵام ئێمە لەم پرۆسەیە لەگەڵ ئەویانین کە کورد چەکدانێ باشە بەڵام ئەبێ سیاسەتی خۆیان گۆڕانکاری لە عیلاقاتەکانی خۆیان مانە گۆڕانکاری بەسەرا بێت بیریشمان نەچێت سەرنجام ڕاستە ئەم هێزانە زەختەکەن بەڵام سەرنجامیش بڵێن کوردیش و هێدەش خۆی مەسەڵەن بەشێکە لەو وەرەقە گۆڕانکاریانی کە لە منتیقەکەی هەیە مەبەستت وەک وەرەقە بەدەستکێوە ئەمریکا ئیسرائیل نانا من زیاتر باز لە ئەمریکاکەم باشە خۆتە زانی ئەمریکا چەند ساڵە پاڵپشتێکی سەرەکیە و چەندین هێزی سەربازی لە ڕۆژئاوا هەیە زیاتریشی زیاتریشی کردووە ئاماژەی سیاسی چییە ئەمانە ئەمریکیە و ئەوەی کە هێزی زیاتری نار ئەو ئاماژەیە کە مەسەن لێرە کە پێتەڵێم و ئەوانە مەسەن کە ئەو هەوڵە سیاسیانەی دراوە لە ئەمریکا زیادکردنی ئەم هێزانەی لێکەوتوتەوە و پێشیان وتراوە ئەبێ مەسەن خۆشتان گۆڕانکاری لە سیاسەتی خۆتان بکەن و خۆشبەختانە ئەوانیش تا ڕادەیەک کردویانە هاتوونەتە پێشی باشە بەڵام دەوڵەتانی تر خۆتەزانین زەختی زیاترەکەن ئەو دوو دڵیە ئەو با بڵێن قەلەقی تورکیا لەبارەی ڕۆژاوای کوردستانەوە کە ڕاستیەکەی من هەستی پێکەم و لە نۆی دوانزەشەوە کە ئەسد کەوتووە من بەردەوام لەگەڵ هاوڕێیانە کە قساکەی نە بەرنامەکان کە گفتوگۆمان کردووە دوودڵێکی زۆر بە تورکیاوە دیارە ئەمە تاکەی بەردەوامە بێت تەوان دوودڵیەکە گواستراوەتەوە بۆ فشاری دیاریکراو لەسەر کورد لە ڕۆژاوای کوردستانە و دیاریشە با بڵێن ویستەکە مەبەستەکە چییە ئەمە تاکەی بەردەوامە بێ و بە تێگەیشتنە ئەمریکیەکە با بڵێن وتت کورد تقریبان خۆی باش هاتوتە ناو پرسەکەەوە دەست پێشخەری بۆ دیمەشقی شێ و بۆ تورکیاشی هەبووە لەباری مەترسی ئەمنیەکانەوە لەو نێوەندەیە لەو دوودڵیە تورکیا و لەو با بڵێن تێگەیشتنی ئەمریکی بۆ ئەوەی کە ئەم پرسە چۆن چارەسەر بکرێ پێت وایە دۆخێکی شلەتێن مام ناوەندێتە ئارا و فشارەکان کەمترە بنەوە ڕۆژاوای کوردستانیش لە شوێنێکی دیاریکراوە مەترسیەکانی لەسەر کەمە بێتەوە نامێنێ وڵایە تاکو ئێستا مەترسیەکان لەسەر ڕۆژئاوا توانین بڵێن دەڵەمەیە شلۆقە باشە ینی ڕۆزەی ڕۆژئاوا شلۆقە باشە هەمیشەش تورکیا ئەو هینەی هەیە ئەو حادسەی هەیە کە ترسی لە مەسەن بزوتنەوەی چەکداری کورد هەبێت و ئەوانە ینی بوو حەسە بەو دەنگۆیانەی کە هەشە لە مانگی دووە مەسەن ڕێبەری پەکەکە عەبدوڵڵا ئۆجەلان مەسەن ئازادە بێت پەیامیە بێت پەیامەکەی چیە بێت چی نابێت ئەوە ئێمە نازانین ڕەکە لە دوای ئەو پەیامەشەوە گۆڕانکاری تر لەسەر ساحەی سیاسی تورکیا و سووریاش بێتە ئاراوە پێت توای بە چه ئاراستەیەکا بێت چونکە ڕاستیەکەی هاتنە گۆڕی ئەم پرسی دانوستاندن لەگەڵ بەڕێز ئۆجەلان و ئەگەریکردنەوەی دەرگای ئیمرالی و با بڵێن پاڵانی تورکیا بۆی ئۆجەلان بە پەکەکە بڵێت چەکدا بنێ چۆن ئەیبەستی تۆ بە دۆخی ئێستەی ناوچەکە و بە تایبەتیش بە دڵنیای ڕۆژاوای کوردستانەوە پەیوەستێکی دیاریکراویان ئێمە ئەگەر لە قۆناغێک لە قۆناغەکان 2014 پێویستی بەوە بوو بێت چەک و تەقەمەنی و ئەوانە بنێرێت بۆ کۆبانی ئێستا پێویستی بەوەیە کە مەسەن هەوڵە دیبلۆماسیەکان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ تورکیا و لەگەڵ ئەمانەیە چڕ بکرێتەوە بۆیە هەموو چۆنەڵی زمانێکی ئاشتی یان هەموو ڕێچکەیەکی ئاشتی من پێم وایە لەم قۆناغەیە لەوانەیە بۆ بزوتنەوەی کوردایەتی چ لە سووریا چ لە تورکیاش سوودی خۆی هەبێت باش اینجا لەو نێوەندەیە من تەنها دەستگیرۆیە با بڵێن سەربازیەکە ئەکرێ بە شێوک لە شێوەکان باسمان کرد 2014مان باس کرد هێشتان مەترسی سەربازیش لەسەر ڕۆژاوای کورسانەوە نازانین بە چۆگە ئایا و ئاکا ئێمە بیرێک لە دەستگیرۆیەکی سەربازی بکەینەوە یان نا بەڵام لەو نێوەندەیە دەستگیرۆی سیاسی و ئێمە کۆرەمی کوردستانیش بە دڵنیاییەوە ئەکرێ لە ڕاندە دیبلۆماسیەکەیش بە شێوک لە شێوەکان یارمەتی ڕۆژاوای کوردستان بین لەو نێوەندە ئێمە چیمان پێکرێ
لەگەڵ خودی تورکایە کە گڕی گرتووە چیمان پێکرێ لەگەڵ دیمەشقا چیمان پێکرێ لەگەڵ وڵاتانی ئەوروپی و ئەمریکایە لەو نێوەندەیە چیمان پێکرێ وڵای خۆشببختانە بڵێن هەندێکی باس کرد ئەوە دیارە ئەتوانین بەس ئەوە نا لە ڕێگەی لۆبی خۆمانەوە بتوانین زەخت بکەین وەکو هەرێمی کوردستان بتوانین زەخت لە دۆستەکانمان بکەین کە دەست بە ڕۆژاواوە بکەین هەرەوەنا باید لە ڕێی ئەوانەوە باش کورد وەکو کورد مەسەڵەن ئەو هێزە گەورەیە نیە بەرامبەر تورکیا بۆستێ ئەو کات کە یارمەتیەکان نێردرا بۆ ڕۆژاوای کوردستان باسی 2014 و شەڕی داعش و گەلە کۆمەکەیەکەم تورکیانی گەران بوو لە هەرێمی کوردستان وەڵێ زۆریش نیگەران بوو وەزعانی پێ ناخۆش بوو هەر بۆش مەسەڵەن کاکداور خۆشی دوێنێ لە پەیامەکەی باسی لەوەی کردووە کە بەشێک لە وەزعی کە ئیستا بەسەری هاتووە ئەو بازەی کەیاوێتی پەیوەندی بەو هەڵوێستانەیەوە هەبوو هەرچەنە و هیچ کاتێک باسی لەوە نەکردووە کە وەکو بڵێن مزایدەیەک باسی بکرێت ئەنیەوە پێی وا بۆ کامە واجبێکەوە ئەچێکی سەرشانی خۆی بووە جێبەجێ کردووە بەژیناوەکو مزایداتی سیاسی ئەوانە ئەگەر مەبەستی وایە مەبەستی نەبووە ناچوە ئەمریکا دووجار هەر بۆ لەسەر وەزع سیاسیانە قسە بکە کەسی نزیکی ئیدارەکەی ترامپ چوزانم ئەوانەی ئەتوانن بڕیاری سیاسی لە ئەمریکایە یعنی نەک دروست بکەن بەڵام هیچ نەبێ کاریگەریان لەسەر با بڵین ئەوان هەبێت من کە ویستم بۆ جەنابی ڕوونکەمەوە کە وتم مەسەڵەن کاگراهور لەوێ لەگەڵ چەندین مرکزی دراسات و ناوەندی بڕیارە ئەوە بۆ تۆ قسەکەت پێ بڵێم نەتێش لەوێ مەسەڵەن بەچی ئیشەکرێ مەسەن بە بەرنامە و بە پلان و بە وەرەقەی سیاسی و بۆ وەرەقەی ئابووری بۆوانە پرسیارە بکەم بە وەرەقانە ئیشەکرێ مەسەن تۆ باسی ڕۆژاواکەی مەسەن گرنگی ڕۆژئاوا چیە لە ئیستایە باشە گرنگی ڕۆژئاوا چیە لەو معادلاتە سیاسیانەی یێتە پێشەوە بۆ ئەمریکا ئێمە زانین بە درێژایی تاریخی دەوڵەتی سووریا رووسیا هەر مسایتەر بۆ لەوێ لە 2011 کە بەهاری عەرەبی ڕۆیات ئەوە مەسەڵەن ئێران و رووسیان ڕێگریەکەن لەوەی کە ڕژێمی بەشار ئەسەد بکەوێت باشە بەڵام ئیستا کە مەسەڵەن ئەمریکیەکان یەن جێپیشانە بێ لە کۆبانی لە ڕۆژاوای کوردستان ئەمە خۆی لە خۆیان لە دەرەنجامی چیەوە هاتوو لە دەرەنجامی ئەو بەرچاوڕوونیە لە دەرەنجامی ئەو وەرەقە سیاسیاتەوە کە بوونی ئەوان لە ڕۆژئاوایە گرنگە و کوردیش لە ڕۆژئاوا وەکو نەتەوەیە وەکو دروستبوونی کیانێکی سربەخۆ سوودمەند دەبێت ئەم کابینەی ترامپیش بە هەمان شێوە بیرەکاتەوە تایبەت بە سووریا و ڕۆژاوای کوردستان ئەوەی کە بوونە ئەمریکیەکە بوونێکی استراتیژیە و ئەبێ بمێنێتەوە هەریسا خۆ داماژت پێ مەسەن ئەمریکیەکان هێزیان لەوێ زیاد کرد ئەو دلالە لەواکە کە ئەوان تا ئێستاش تام دقەیەش باوەڕیان بەوەیە هەیە کە بوونیان لە ڕۆژئاوایە هەبێت گوێت لە با بڵێن لێدوان و هەڵوێستەکانی بۆ نمونە وەزیری دەرەوەی کابینەکەی دۆناڵد ترامپ بووە مارکۆ ڕۆبیۆ هەندێک وەڵس قسەی کردووە بەرپرسی یاسایشی نیشتیمانی ئەمریکا هەموو ئەمانە بە باش باسی پێگەی ڕۆژاوای کوردستان لە چوارچێوی شەڕی داعش و تەنانەت دروستکردنەوەی سووریای نوێ شاوکو و بەشداری پێکهاتێکی گرنگی سووری باسەکەن و مارکۆ ڕۆبیۆ یەک ڕۆژ دیان دوو ڕۆژ پێشەوەی دەست بەکار بێت ترامپ سوێندی یاسایی بخوا قسەیەکی کردوتی ڕەفتارەکانی تورکیا لە سووریاواکە سەقامگیری دروست نەبێت سەقامگیریەک کە ئێمە وەکو ئەمریکایی خوازین بۆ سووریەکان ئەم قسانە قسەی ئیجابی ئەمریکیەکانن لەبارەی دۆخەکە بە دڵنیایی نەک هەر بۆ ڕۆژئاوا خۆی لەبارەی ڕەفتارە تورکیەکەی شۆ لە چوارچەوەی سووریا و ڕۆژاوای کوردستانە ئەوان هەتاکو ئیستا لەگەڵ ئەوەیان کە سووریایەکی سەقامگیر هەبێ سووریایەک هەبێ کە هەموو نەتەوەکان بەشداری تیاوێ مەسەن بە ئێمە زیاتر باز لە ڕۆژئاواکەین بۆ ئەوان ڕۆژئاوا زۆر گرنگە باشە بەڵام وەکو وتم بیرمان نەچێت دەوڵەتێکی گەورە هەیە کە پێڵێن تورکیا ئەندامە لە ناتۆیە حەلیفیشی گەورەی ئەمریکیەکانە لە شەڕی ساردەوە باشە و هەتاکو ئیستاش یعنی هەندێک جار ئەم بەرژەوەندیانە کە تێکگیرە بن مەسەلەن لەوانەیە
تەبیعەتی ئەم جلهێزانە ئەوەیە کە بەڵانس بەلای حەلیفە گەورەکەیە بڕوان بۆیە ئەڵێم کە لە ڕۆژ ئاوا ئەبێ خۆیان بن هەڵگری ناسنامەی خۆیان بن هەڵگری پێناسەی خۆیان بن هەژمونی هیچ حیزبولایانیشیان بەسەرەوە نەبێت. اینجا تێگەشتنی دیاریکراو هەیە بۆی کە چۆن هەسەدا تەبان بوونە با بڵێن قوتە سەربازیەکە هێزە سەربازیەکە ئەوەی هەسەدا بۆ ڕۆژاوای کوردستان ئەکرێ کاریگەری زۆری هەبێ لەسەر ڕەهەندە سیاسەکەی بەشداریکردنی ئەوان کورد لە ڕۆژاوای کوردستان لە چوارچەوەی سووریای داهاتووە لەسەر مێزی گفتوگۆ بوونی ئەو هێزە بە دڵنیاییەوە پشگیریەکی گرنگی سیاسی لەو بارەوە مشتومڕ زۆرە چۆنە چنە ناو وەزارەتی بەرگری چۆن ناچن پێت وایە ئەمریکا فۆرمێکی دیاریکراوە دۆزێتەوە بۆ ئەم پرسە ئەمریکا و ئەوروپا هەمویان بەیەکەوە کە هەم کورد پێگە سەربازیەکەی خۆی ئەکرێ دەست پێوە بگرێ و هەم دیمەشقیش یا لە پشتیشەوە تورکیا بە دڵنیاییەوە ئەکرێ ڕازی بن بە و وڵی تا ئێستا ئەوەی کە هەیە مەسەلەن هێزەکانی سووریای دیموکرات ئامادە بوون بچنە ناو سوپای نیشتیمانی سووریەوە وەکو هێزێکی کوردی بمێنەوە ئەوانە بەڵام خۆتەزانی دۆخەکەی سووریاش ئیستاخ ئەوان خۆشیان خاوەنی قەراری خۆیان نین باشە قەراریان مەسەلەن بەسەرا سەپێنرێت قەراریان پێدرێت و ئەوانە بەسەم پیان وایە ببێنە ناو هێزەکانی سوپاوە بەڵام بە بێچەک ئەنی وەکو جۆرێک لە جۆرەکان دابەشیانکەن و ئەوانە کاوەش لە ئیستای ئەمە نابێ قوبوڵی ئەمریکا چەکی زۆری یاوە بە هێزی کورد لە ڕۆژاوای کوردستان بە هەسەدار بەڕاستی ئەمریکا ڕازیە بێ بۆ ئەوم چەکانەی تر دابنرێ ئەمریکاش بیرێتەوە بە تحلیلی هێزەکانی سووریای دیموکرات تێگا ئەزانێ مەسەن ئەمانە خۆیان وەسپیان کردو کامانە شەڕبانێک و جەنگاوەرێکی زۆر باشە ڕوونە باشە ئەم گۆڕانکاریانش لە منتیقەکەیە بەردەوامە گەرمە ڕوونە باشە ماوێتی سەرەنێت بۆ شوێنی تر و ئەوانە بۆیە ینی من پێم وایە هێزەکانی سووریای دیموکرات خۆیان تا ئێستا باش هاتوونەتە پێشیان لێ گۆڕانکاریان کردووە هەندێک پەیامیان پێدراوە ئەو پەیامانیان تا ئێستا بەباشی جێبەجێ کردووە پێشم وایە لە چەند مانگی ئایندە لەوانەیە مەسەن من و تۆیەک بینینەوە قسەی تر بکەین مەسەن جوڵەی تر کرابێ مەسەن زیاتر چوو بنە پێشەوە ئەوانە بەڵام بە مەرجێک بەرژەوەندیەکانی تورک لەگەڵ ئەمریکا دژ نەبێ ڕوونە دکتۆر ئەحمەد فاتح شرۆڤەکار و توێژەر سپاس دەکەم دەست سپاس بۆ تۆش دەستت هەیە سپاس سپاس بۆ ئێوەش بە دوعا